ئایزان و خۆشەویستانم ڕۆتان شاد بووم کاتتان باش. من شەماڵ عەلی موجایشت لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەم هەفتەیەمان گفتوگۆیەکی کراوە بێت ڕێگا بۆ بینەرانیش ئاوەڵەیە بەشداری بکەن. قسە باسێک سەبارەت بە گاڵتەجاڕی ناونراو بە هەڵبژاردننی پەرلەمانی لە کوردستان. ئەمڕۆ دیارە 9 2024 بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەش بێەوەی ئازیز دەکرێ لە ڕێگەی کەناڵەکانی سۆشیال میدیاوە، لە یوتیوبی کەناڵی هیواوە، هەروە لە فەیسبووکی کەناڵی هیوا و فەیسبووکی شخصی خۆ. سوپاس گوزارە بمە هاوڕێیان و بینەرانی کە لە ئەم بەرنامەیە بینن ڕاستەوخۆ لە ڕێگەی خۆیانەوە، لە ڕێگەی کەناڵەکانی سۆشیال میدیای خۆیانەوە ئەم بەرنامەیە شیر بکەن و هەروە بیریشم ناچێت دووبارە داوەتان لێ بکەم ئێوەی ئازیز سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن و بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنن. بەرحاڵ بەرنامەیەم ڕۆمان سەبارەت بە هەڵگاڵتەجاڕیە کە نامراوە بە هەڵبژاردننی پەرلەمانی لە کوردستان ماوە ناماوەیەک 4 ساڵ 5 ساڵ کاتێکە بە دروستی بزان و بە هەنگونجاو بێ پێیان خۆش بێ قسە لەسەر هەڵبژاردنەکەنەوە دووبارە ئەو شتێکە ناوێن ناوە پەرلەمانی کوردستان دووبارە پەنجەمۆر و ئینزا بە خەڵکەکەن و مەشروعیەت بەم دام و دەستگای ئەدەنەوە. ڕاستیان بەرنمەوە ئەم باسە کە لێرەیان پێشکەشیەوەی ئازیزیەکەم وانە بێ خۆم بیرم لێ کرد بێتەوە زۆر و پێم وا بێ مەسلێکی زۆر بایەغدار و گرنگە و لە ڕووی سیاسی و لە قسەی لەسەر بکرێ و بۆیە من ئەمڕۆ قسەی لەسەرەکەم. حقەتەکەی ئەوەیە ئەمە لە ڕێگەی پرسیاری هاوڕێشی ئازیزەوە لە بنکرا 2 هەفتەیەک لەمەوبەر زیاتریش هاوڕێک لە کوردستانەوە پرسیاری کرد کە کۆمەڵێک هەڵسوڕاوی چەپ و سۆشیالیست و کۆمونیست پێکەوە کۆبوونەوە یانەوە سەبارەت بەمانە قسە و باس بکەن و لە ڕای منی پرسی منیش دیارە بە ڕای سوپاسی زۆر بەڵێنم پێداوتم فرسەتی ئەوم نابێت دوور و درێژ لەسەر مۆزوع قسەی خۆم بکەم، بەڵام حتمەن بەسەردێ ڕۆ ئەوانە باسەکانی خۆم بێەوەی ئازیزەکەین وەختێک دەسمایە ئەم مۆزوع و ویستم سەردێڕەکان بنووسم سێرم کرد هەرچی بکەم و چۆن سەردێڕ بنووسموانە لەوانەیە خراپ تێگەیشتنێک و بڵێن نەگەیاندنی بیر و بۆچوونەکانی خۆم بە دروستی بۆ هاوڕێیەک لێ ئەنجام بگرێ بگیرێ لەبەرەوە وان بە چاکزانی کە ئەو کارە نەکەم و درودێژ وەڵامی بمەوە بەپێی ئەو دۆخەی کە هەمەوە ئەو بێ وەختەی کە هەموو ئەو جۆرە بڵین جۆرێک وەسواسی و حساسێتشی کامە سەبارەت بەنووسین وای لێکردم کە ئەو کارم هەر بۆ نەکرێ بۆیە پێم خۆش بوو لە ڕێگەم بەرنمەیەوە هەم وەڵام بەو پرسیارە بمەوە کە ئەو دۆسازەلی کردوم هەم باری سەرنجی خۆشم سەبارەت بە مۆزوع باس بکەم چونکە خەریکا بێتە جێگی قسە و باس و دووبارە کەمپین و کەمپینکاری بۆ بایکۆت و بایکۆتکردن گوایە نەچوون بۆ هەڵبژاردن و بەشداری نەکردن لە هەڵبژاردنەوەوانەیە کە من ئەمەوێ لەم کورتە باسی ئەم ڕۆما بچمە سەر هەندێک لەو بابەتانەوە گەر هاوڕێیشیش پێی خۆش بێ لەم بەرنامەیە بەشدار بێ هەندێک هاوڕێ مەیلیان نیشاندا و داوایان کردو کە بەشدار بن لیکەکەم بۆ نردون حتممە کاتێک پێیان خۆش بێنە سەر خەتوانە لە خزمەتیان نابم. من پێم خۆشە باسەکە بە باسێکی عمومی سەر بڵێن سەرەتایی ئەوە بێ کە قسە لەسەر هەڵبژاردن بکە بە شێوەیەکی گشتی یاخودەوەی کە لە دنیاە ئەمە چۆنەوە لە ڕۆژگاری ئەمڕۆیە چۆنەوە کاریگەری چییە. قسەیەکی ناسرااو هەیە پێم وا بێ هەڵسوڕاوێکی ئەنارکیستی ژنی ئەمریکایی و توێت تێگەڵ هەڵبژاردن شتێکی بگۆڕێ حتم قەدەغیان نەکرد. من بەو بیر و بۆچونەوە ئەو تێڕوانینە بە دروست نازانم. هەڵبژاردن زۆر جاش زۆر زۆرە گۆڕێ تایبەتی لە سەردەمی ئێمە زۆر بەرەو خراپەی گۆڕێ و زۆر هەڵبژاردن هەیە پێش هەڵبژاردن دۆخی سیاسی باشترە تا دوای هەڵبژاردن. هەڵبژاردنم ڕۆبۆ بە پەیژەیەک هێزە فاشست و هێزە کۆنەپەرست و هێزە ئیسلامەکان لە لای خۆمان و هەروە لە شوێنەکانی تریژ ڕاسیستەکان و دوژمن بە ئینسانەکان بۆ بە پەیژەیەک ئەوان پیاسەرەکەون بۆ دەسەڵات. هەر هەڵبژاردنە
هەموو ساڵێک و هەر چەند ساڵ جارێک دووبارە ئەردۆکانەکاتەوە بە مۆزمی سەرجانی خەڵک هەر هەڵبژاردنە کە مەشروعێ دەداتەوە بە دەسەڵات و دیکتاتۆری وەکو سیسی پۆتین مودی لە هندستان یاخود ئەم وردە فاشست و نازیستانێک خەریکن لە ئەوروپا سەردەرێن و دەرەکەون لە ڕاستی هەڵبژاردن شت ئەگۆڕێ و بۆ معنایە دروست نییە کە بە بێبایەخی و کەم ئەهەمیەتی تەمەشا بکرێ سیر بکرێ هەڵبژاردن و ئەمەی کە پێوتێ دیموکراتی پەرلەمانی ڕۆژگارێک مەشروعی دا بە دەسەڵاتی سەرمایهداران و سەرمایهداری لە ئەوروپا و لە غەرب ڕۆژگارێک بوو تایبەتە و سەردەمانەی کە شۆشە کارگەریەکان امتیاز دەرەکەوت و سەردەمانەی کە جوڵانەوەی کۆمونیستی و سۆسیالیستی لە ئەوروپایەتیا بەهێز بوو هەڵبژاردن بۆ هەموو کەس هەبوو بەڵام نەک بۆ چینی کارگەر نەک بۆ چینەکانی خوارەوە هەر بۆ ئەمە وای کردبوو کە چینی گارگەر لە ئەوروپا و لە شوێنەکانی تری دنیا زۆر خۆیان بە بەشێک لە دەوڵەتەکان نازانی ئەوەی کە پێی وترا دەوڵەت نەتەوە جاری هێشتا پرۆژەیە بوو لە مێشک و لە دەی ناسیۆنالیستەکانە نەبوو بە واقعیەتێک و بە پرۆسەیە کە هەموو ڕۆژێک بەرهەم بێتەوە و ئەم تێگەیشتنە نادروستە و ناڕاستە لە دۆخی کۆمەڵگاکان بکرێتەوە بە حەقیقەت و دەرخوابی خەڵک بدرێتەوە لەو ڕۆژەوە کە دەنگدانی هەموو کەس پەسەند کرا و دەنگدان بۆ هەموو کەس فراهەم بوو و کارگەرانیش بە دەرلەوەی کە چەندێک باجە دەرن چەندێک باج نادەن بۆیان هەبوو بەشداری بکەن چکە ڕۆژگارێک بوو لە ئەوروپا کەسێک ئەملاکێکی دیاریکرا و نیسبەتێکی دیاریکرا و لە باجی نەدا بە دەوڵەتوانە ڕێگەی بەشداری نەبووە لەم سویدیا ساڵەکانی پێش 1970ەکان بەم جۆرە بوو لە سەرەتای 1970ەکان و 1990 وردەوە دەستی پێکرد بۆی کەوا هەڵبژاردن توانی کارگەرانیش بەشداری تیا بکەن بە دەرلەوەی کە چەندێک باجە دەنیان نادەن ئەو ڕۆژگارانە کە کارگەر خۆی بە بەشێک لە دەوڵەت نازانی و دڵدم دەوڵەتانە نازانی جوڵانەوە ئینتەرناسیۆنالیستەکەی فراوانتر بوو وە ڕێکراوەکەی کە دروستە بوو لە ئاستی ئەوروپا دروستە بۆ ئەوانە ڕێکخراوی مەحەلی و ئەوەی کە پەیوەندی بە سیاستەوە بە معنا ڕۆژانیەکەی وشەکە یاخودەوەیە کە حکوومەت و دەسەڵاتی سیاسی و ئەوانە بەو معنایە ڕێکخراوەکان لەسەر ئەو بنەمایە دروست نابوو لەسەر بنەمای شۆشی داهاتوو و گرتنی دەسەڵات لەسەر تاسەری ئەوروپا لانی کەم ئەم ڕێکخراوانە پێگەهاتن و دروستە بوون کە وەختێکم هەڵبژاردنانە هاتنە پێشەوە و دروست بوو وەکرا ئەو دەم بە جۆرێک زەمینەی ئەوە فراهەم بوو کە بەشێک لە چینی کارگەر لە ڕاستیە بەو ئیمتیازاتە کەم و ناچیزانەی کە ئەدرێ بە تۆژەکانی خوارەوەی کۆمەلگا بکردێن و بە جۆرێک بەرتیلان پێ بدرێ و بکرێن بە بەشێک لە سیستەمەکە و بەشێک لە چینی کارگەر بە ڕاستی وەلای خۆیان بۆ بە سەرمایهداری داوە هەر ئەمە بوو کە کارێکی کردکە سەرمایهداران توانن جەنگی جیهانی یەکەم هەڵبژێرسێنن و دوای ئەوەش جەنگی جیهانی دووەمیش هەڵبژێرسێنن بەم معنایە هەڵبژاردن و هەڵبژاردننی پەرلەمانی و پەرلەمانتاریزم ئەمانە کاریگەری زۆر زۆر سەختی لەسەر جوڵانەوەی کارگەری و کۆمونیستی و جوڵانەوەی ڕزگاری خوازانە و ئازادی خوازانەی چینەکانی چینە بەژمێنێتەکان و چینە بەشخوراوەکان یاخود چینە چەساوەکانی کۆمەلگا داناوە بەڵام دیارە لە هەمان کاتە بۆ بەشێک لەو جوڵانەوانی کە بە ناڕزایی لە دەوڵەتە سەرمایهدارەکان هاتبوونە مەیدان لە دۆخی ئەو سەردەمە ناڕازی بوون و ئەنز ئاڵ گۆڕبەدی بێ بوو بە وەسیلەیەک و ئامرازێک بۆ جێخستنی هە بەشێک لە دەستکەوتەکان و بەشێک لە خواستەکانی چینی کارگەر کران بە یاسا لە ڕێگەی پەرلەمانەکانەوە تەسبیت بوون و جۆرێک چاکسازی لە دۆخی ژیانی کارگەرانە بەدی هات بەم معنایە هەڵبژاردن چەکێکی دوودەم بوو لەلایەک بۆ پەخستنی شۆرش و ناڕزایە کارگەریەکان بۆ لەلایەکی تری ژێتوانی وەسیلەیەک بێ هەندێک جار بۆ فراهەمکردنی زەمینەیەک و ژیانێکی شایستەتر و ئاسوودەتر و تەسەلتر بۆ چینی کارگەری کۆمەڵگا دیارە ئەمە لە ڕۆژگاری ئەمڕۆ هەڵگۆڕی جدی بەسەرا هاتووەوە ئەمڕۆ ئەو ڕۆژگاری سەرەتای سەدەی بیستەم یاخود کۆتایی سەدەی 19 هەم نییە ئەمڕۆیمە لە ڕۆژگارێکی تراژین کۆمپانیا سەرمایهدارەکانی دنیا و ناوەندە احتیکارەکانی دنیا و باقەکانی دنیا دەسەڵاتێکی زۆر زۆر زەوەندیان هەیە
لە ژۆر شوێن لەوانی کە پیانەوتێت دیموکراتی عریق و دیموکراتی زۆر دێرینی وەکو ئەمریکا وەکو ئەوروپا ئەوانە زۆر جارەوە پارەیە و ئیمکاناتە ئەوە سەرمایی ئەحزابەکانە کە ڕۆڵە بینێ چێ بتوانێت دەسەڵاتدار بێ و چێ بتوانێت دەسەڵات بکرێت ئەگەر نابوو نمونە منطقیتیان نیە لە 300 ملیۆن ئینسانە کەسێکی عاقڵتری لە ترامپیانە بێت کە بێت دەسەڵاتداری دەوڵەتێکی ئاوا بەدەستەوە بگرێت کامڕۆ ئیمپراتۆریەتی دنیا بە جۆرە لە جۆرەکان نەک چارەنووسی خەڵکەکەی وڵاتی خۆی چارەنووسی دنیاش دیاریەکە. ترامپێک بەو هەموو لاوازیەوە لە هەموو لایەنەکانی ئەخلاقی و لەلایەنی فکری و لەلایەنی سادەترین سەریقەکانی ئینسان بوونەوەرێکی زۆر زۆر دواکەوت و زۆر لاواز زۆر لە خوار بەڵام لەگەڵەوەیە بۆ هی ئیمکانات و پارەیەکە و کە هێتی بۆ یەکەوە ملیاردێرە واتوانێت قسەی ملیاردێرەکان بکواتوانێ پشت ملیاردێرەکان بخاتە پشتی سەری خۆی و ئەوانەوە پەیامی ئەوان بەرێتە پێشەوە ئەتوانێت بێ بە دەسەڵاتدار لە ئەمریکا ئەمە نیشانێ دەکە دیموکراتیت لە غەربە تا چ ڕادەیەک ناوبۆش بووە تا چ ڕادەیەک ناتوانێت نوێنەرایەتی ئەو شتە بکە کە خەڵک مەبەستێتی ئێوێ بەڵام ئایا حەل و چارەسەرەوەیە کە بەیەکجاری دوورکەویت لی بایکۆتی بکەی بەشداریتیانەکەی من بەش بە حاڵی خۆمەوە بەڕاست نازانم وە لە ڕابردووشە کە باسم کردووە لەسەر هەڵبژاردنەکانی وڵاتانی غەرب و ئەوانە لەبەرەوەی هەڵبژاردن نەتوانێت وەسیلەی هێنانی دۆخێکی سیاسی نالەبارتر بێ دوو لە پەرێزبوون لێ یاخود بێ بێکاریگەربوون سەبارەت بەو هەڵبژاردنەوە فرامۆشکردنی بە یەکجاری و ئەمانە بە ڕێگایشی دروست و ئەوانە نازانم ئەگەرچی خودی هەڵبژاردن و بەشداریکردن لە هەڵبژاردنیشا بە تەنها ماناکردنەوەی سیاسەت نییە لە ڕوانگەی کەسێکی سۆشیالیست و خوازیار بە ئاڵ و گۆڕی ڕێشەی لە کۆمەلگایە لەم ڕۆیە من خۆم وەکو کەسێکی ئاوا ئەبینم پێم وانە کە بەشداریکردن لە هەڵبژاردن ئەو معنایی هەبێ کە بۆ کەسێکی ڕیفۆرمیستوانە هەیەی بۆ ئێمەمانان و بۆ کەسانێک کە ئاڵ و گۆڕی جدیان لە کۆمەلگاوێ زۆر جار بەشداریکردن لەم پرۆسەیە بۆ پەکخستنی لایەنە نالەبارەکانێتی بۆ برنە پێشەوەی جۆرێک دیدگای ترە تێڕوانین ترە لە ئاستی کۆمەلگایە بۆ نەیەکە بۆی کاتۆ توانی سەبارەت بە مەسای لە سیاتەکانی کۆمەلگا قسەی خۆتکی هەر ئەو تەسویرە و ئەو لێکدانەوەی کە لینین کاتی خۆی بۆی هەبووە بەڵام دیارە ئەمڕۆ ئەگەر ئەم هەوڵەش پشت ئەستور نەبێ بە ئەلتەرناتیوی تر لە بواری تری سیاستکردنا لە کۆمەلگایە ئەومانە خودی ئەمە بە تەنها ناتوانێت ئاڵ و گۆڕێکی جدی دروست بکەوە ناتوانێت تاسویر و بیر و بۆ چوون و تەنانەت ئاسە و تێگەیشتنی خەڵکی سەبارەت بە ژیانی خۆیان و بە سیاست و بۆی کە چی پێویستە ئەمڕۆ ئەنجام بدرێ دروست بکە ئەوەی کە زەرور و پێویستە شان بەشان بەوەی کە هێزێکی سیاسی لە هەڵبژاردنەکانە بەشداری هەبێتوانە ئەوەیە لە شوێنەکانی تر و لە جوونکەکانی تری کۆمەلگای چمانایەک بۆ سیاستمانە ئەکاتەوە و ئەکاتە چی لە خەبات و کاری ڕۆژانەیە و ئەمە ئەوەیە کە ئەتوانێت پڕاوپڕی معنای سیاست و معنای سیاستێکی ئازادی خوازانەوە سیاستێک بۆ ئازاد بوون بداتەوە ئەمە سەبارەت بە هەڵبژاردن لە وڵاتانی خۆر ئاوایە کە دیارە لێرەش هەر کەسێک هەموو هێلکەکانی خۆی خاتە سەبەتەی هەڵبژاردنەوە دووبارە حتمەن یا ئەوە تا زۆر زۆر لە تەوهمێکی گەورەیە ئەژیاوە تا ئاساسەن مەبەستینی ئاڵ و گۆڕێکی گەورە دروست بکە لە کۆمەلگایە ئێوێ بە جۆرە لە جۆرەکان نەشیش سووتێ نەکەباب هەژاری زۆر نەبێ بۆیکەوە بوار نەکرێتەوە بۆ هێزە شۆڕجێڕەکان و دۆخەکە لە دۆخێکی باڵانسێکی دیاریکراوە درێژە بە ژیانی سەرمایه‌داری بدریانی بەڕاستی ئەوانەی کە لەگەڵ هەڵبژاردنان هەمیشە و دایم پشتیوانی لە ڕۆڵی چەپەکانەکان لە ناو هەڵبژاردنەوە بڕۆن ڕۆڵ ببین ومە ڕێگایەکە بۆ ئاڵ و گۆڕ و چارەسەر و چارەکردنی کێشەکان و ئەوانە بەشێکیان بەشێکی زۆریان باڵی چەپیان سیستەمە و هیچ جیاوازیشان نییە لەگەڵ سەرمایه‌دارەکانی ترا لە ناوەرۆکە گەچی لە فۆرم لە شێوازی سیاستکردنیانە موچینە جیاوازیان هەبێ ڕوتی جۆر بە جۆر هەن کە قسە لەسەر ئەمڕۆ لە پۆپۆلیزمی چەپەکەن لە بەرامبەر پۆپۆلیزمی ڕاستە
نازانم چەندێ باسی ئەمڕۆمان بێ، بەڵام بەرحاڵ ئەمانە وستلاحاتانن ئەمڕۆ لە ناو چەپی ئەوروپا و چەپی غەرباوترێتەوە. ئەمانە بەشێکن بەڕاستی لە چینی بۆژوازی چینی باڵادەستی کۆمەڵگە هیچ پەیوەندیشان بە بەرژەوەندەکان و قازانجەکانی چینی کارگەرەوە نییە کە لە ڕاستیە بێ سیاست بۆی بەمانەی هەڵگێڕانەوەی ئەم سیستەمە و شۆڕش بێ شۆڕش بێت لەم سەر تا ئەو سەری دنیا لە ئەمریکا و تا ئەوروپا بۆ هەموو جێگایەک کارگەر و چینی خوارەوەی کۆمەلگاوی بیر لە شۆڕ و ئاڵگۆڕی ڕیشەی بکاتەوە نەگلەوەی لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئامانجەکانی خۆی بەدیبێنێ یاخود چاکسازەکانی خۆی بباتە پێشەوە. ئەمە سەبارەت بە غەرب بوو بە ئەوروپا دیارە هەڵبژاردن هەر لە غەرب بوو لە ئەوروپاشان ناکرێت لە وڵاتی ئەمڕۆ لە وڵاتانی تۆتالیتار یاخودەوەی کە پێی وچیە حکوومەتی ئیستیبدادی و ئیستیبدادێکی ئاشکرا و ڕوون چکە حکوومەتی سەرمایهداری هەر ئیستیبدادیە لە ئەوروپاشا و لە غەربیشا بەڵام لە شوێنێکی وەکو بۆ نمونە لە رووسیا یاخود لە تورکیا یاخود لە میسرا یاخود لە دەوڵەتەکان بەشێکی زۆر لە دەوڵەتەکانی ئەفریقیا بەڕاستی دەوڵەتەکان و دەسەڵاتەکانیان دەسەڵاتی ئیستیبدادی و کۆنەپەرستن بەڵام لەگەڵەوەیە ئالێتی هەڵبژاردن بەکارێنن بۆ دووبارە پاساودان بە سیاستە یاخود دووبارە مەشروعێت بەخشین بە سیاستەکانی خۆ لەم جێگایانەیە زۆرجار کارەکە بە جێگایە گەگا کە خودی مستەبیدەکان و دەسەڵاتدارە سەرکوتگەرە ئاشکراکان وەکو دەوڵەتێکی فاشستی وەکو تووشیا وەکو ئەردوغان برەوێک دروستەکە بۆی کەوا فرسەتێک بێت هێزێکی تر دەربێنێتوانە ئەبینی تر لە هەموو شوێنەکە بێ بە شایی هەڵپەرچێ و دێەوە سەرکەوتن بەدەست هات و دێەوە تووشیا ئەردۆغان پشتی شکا و ئەردۆغان وا شکستی هێنا حتمما شکستێنانی ئەردۆغان هەمیشا بێت دڵخۆشی ببەخشێ بە هەموو کەسێکە زەڕێک ئازادی خوازی تیاابێ بەڵام ئەوەی کە بەڕاستی ئەمە بێتە مای شادیەکی زۆر و کەورە و هەڵپەرچیەک و گوایە سەرکەوتنیی زۆر گەورە بەدی هاتەوە ئەوانە زۆر دروست نییە نەگەر زۆر دروست نییە زۆر نادروستە و حتممەەوەشی کە تاریخ و مێژی تووشیا مێژە هەڵبژاردنەکانی تووشیا بینێ زانێ یەکەم جار نییە کە ئەردۆغان لە چاو هەڵبژاردنەکانی پێشووترا دەنگەکانی کەمتر بکات و بەرەو دوا بگەڕێتەوە بەڵام دووبارە بە وەسیلەیەکی تر و بە برەودان بە جانی کۆنەپەرستی و فاشیزم لەناو کۆمەلگای تورکیا بە نەخۆش خستنی زیاتری کۆمەلگای تورکیا و بەکاربردننی بڵێن تێڕوانین و جانە شۆڤێنیستی و دژی ئەم و دژی ئەوەکانی دژی کورد و دژی سووری و دژی پەنابەرەکان کە هاتون بۆ تورکیا و دژی خەڵکانێکە هاوڵاتی تورکیانی یاخود لە ناو تورکیا دژی عەلەویەکان یاخود دژی کوردەکان بە ڕێگەی ئەمانە دووبارە خۆی یەنێتە سەر و دووبارە کاروبارەکان بەدەستەوە ئەکرێت لەبەرەوە هەڵبژاردن لێرە بەڕاستی پرۆسەیەکی زۆر دواکەوتوتر و زۆر شکلیتر و فۆرمالیترە لەوەی کەوا لە غەربا ڕوئەدا بەشداریکردن تایە بەڕاستی وەکو بەشداری نەکردن تایە زۆر کاریگەری گەورە جێ ناهێڵێەوە تەنانەت ناتوانین دڵنیاشبی لەوەی کە لە ڕێگای هەڵبژاردی لەم بابەتانەوە هیچ بەر بە هیچ ناڕەواییەک بگری لەم کۆمەڵگایە تەنانەت دەگەر ئەو حیزب و ڕەوتە فاشست و دواکەوتوانە بشدۆڕێ لەبەرەوە لێرە بە دروستتر چەندە لە ئەوروپا پێویست بەواکە جونگەکانی تری خەبات بێز بکرێوانە دەبەرابەر لەم وڵاتانەوە دەبەرابەر لەم وڵاتانە وەسایلەکان و شێوازەکانی بەرەنگاری دوورترن لە خەباتی پەرلەمانی پەرلەمانتاریزم و حیزبێک و هێزەکە لەسەر ئەم بنەمایەوە ئەمە ئەساسە خەریک بێ سازمانی جەماوەربات و خەڵک ڕێکخات و ئەوانە حتممە سەرنجام بێتە هۆی شکستێک و نوشتێکی گەورە بۆ جوڵانەوە ئازادی خوازەکە لە بری ئەوەی کە بتوانێت هیچ دەستکەوتێک زامن بکات و بەدی بێنێ ئەمە ئیتر لێرە ئەتوانێت بایکۆت لەم شوێنانەیە معنا پێ کاجاروبار یعنی ئەتوانی تۆ بۆ نمونە هەڵبژاردنێکی دیاریکراوە کرێ مەجموعەیەک بند و ئەوانەی هەیە ئەتوانی سیاسەتی بایکۆتکردن سیاسەتێک بێ بۆ کۆکردنەوەی هێز لە بەرامبەر ئەم سیستەمەیە ئەم ڕژێمەیەوە بووی کەوا نەهێڵی ئەم پرۆسیسە زۆر بێ نایاساییە یاخود لە دژی
خەڵکە بچێتە پێشەوە تابەتی لەوە شوێنێکی وەکو میسر و یاخود ئەجار لە جێگەی وەکو ئێرانیش هەڵبژاردن کە کتێکە هیچ بنەمایەکی هەڵبژاردنیتیانەوە ئەمانە لە ڕاستیە نەچوون بۆ هەڵبژاردن بۆ خۆی هەڵوێستێکە کە ئەتوانێت هێزەکانی لە دەور کۆ بکەیتەوەەوە ئەم نەچوون بۆ هەڵبژاردن ئەتوانێت پەیامێک بگەێنێ یاخود دەتوانێت زمینەیەک دروستکە بۆ ئاڵگۆڕێک لە داهاتوە. بەڵام ئەی ڕۆژشوێنەکانی وەکو کوردستان و وەکو عێراق چی کە ینی موسیبەتەکە لە عێراق و لە کوردستانە نەگەوەیە کە دەوڵەتێکی ئیستیبدادی وجودی هەیە ئەوەیە کە چەند هێزی ئیستیبدادی وجودی هەیە و بەڕاستی لێرە دەوڵەتی ئیستیبدادی نەبوونیشی وەک بوونی دەسەڵاتە ئیستیبدادیەکان مشکلەیەکە دەسەڵاتێکی مرکزی و ناوەندی لە عێراقا یاخود لە شوێنێکی سەرم بۆ نمونەوەکو یەمەنا یاخود و کۆ شوێنانەکە دەرگیری شەڕی ناوخۆن و دەرگیری حکمی باند و چەتە و مافیاکانن دەسەڵاتێکی ناوەندی لە وڵاتانە ممکنە شتێکی پێشکەوتوتر بێت لەوەی کەوا هەر گروپە بۆ خۆی بێت و هەر تەپۆلکەی بەدەست هێزێکی چەکدار و هەر بیرە نەوت لەژێر سای مافیایەکە بێت و هەر بازارێک بە بندستی باندێکی تاوانکارەوە بێت ئەوانە ئەوەی کە لە عێراق و لە کوردستان نایبینین ئەم دۆخەوە لێرە لە ڕاستیە ئەمە لە دۆخێکی دواکەوتوتر لە پاشتر لە چاو مەسەلەن شوێنێکی وەکو تورکیا یاخود میسرایە تەنانەت وەکو ئێرانیش بڕای من دۆخی عێراق لە دواوەی دۆخی ئێرانیشە ئەوەی کە شپرزەیەک و دلێک هەڵۆشانێک لە ناوام کۆمەڵگای بەرقەرارە کە زۆر جار کاریگەریەکانی زۆر سەختترە لە کاریگەری دەسەڵاتێکی مستەبید و دیکتاتۆری وەکو جمهوری ئیسلامی ئێرانیش ئەوەی کە من لە عێراق و لە کوردستانە ئەیبینین باندی وەکو مەسەلەن پارتی وێچێتی لە کوردستان یاخود وەکو ئەحزابەکە ئەحزابە ئیسلامی و دەسەڵاتە دەستە و تاقمە ئیسلامیە سونی و شیعە مەزهبیەکان لە ناوەڕاست و خوار و عێراق دۆخێکیان دروست کردووە کە خەڵکیان گەیاندووە بە جێگایەک کە خۆزگە بە دەسەڵاتی ئیستیبدادی پێشووتری عێراق بوون کە دیارە بۆ خۆی لە نیشانەی داماوی و نیشانی دەسەپاچەیە ئەمەش بەڵام ئەمە حقیقەتێکەوە من ڕاستیەکە ئێمەڕۆ لە کوردستان و لە عێراقا بە دروستی ئەیبینین و خەڵکیێکی زۆر بەم ئاراستەیە بیرەکاتەوە گەر دەوڵەتێکی مرکزی هەبوایە لە عێراقا دۆخمان بەم دۆخە ناگەیشت و ناوین بە قوربانی ئەم هەموو سەدام حوسێنە پچکۆلەیە کاریەکەیان لەسەر تەپۆلکەیەک و لەسەر پاچە زەویە گامادەم برای خۆشیان کوژنەوە دوێنێ لە دەوروبەری شاری سلێمانی بینیمان چەند مانگ لەوە بەربینیمان کە چۆن چەتەیەک لە ناو شاری سلێمانیە قەڵایەکی بۆ خۆی دروست کردو و بۆ حاکمی منتیقەیەک یاخود فلانە سەرکردەی سەربازی ئەڵێ منتیقەیە هی منە نەوت دەرێنە نەرچیەکە نەما بێ بە پرسی من بێت و ئەوانە ئەمەی تر حکمی کۆمەڵێک ئەوەی کە پیانەوتری ئومەرای حەرب یاخود لۆردەکانی شەڕەمە حکمی شێوازێکی لەم بابەتەیە لە دەسەڵاتکردن و ئەمە شێوازێکی دواکەوتوترە هەڵبژاردن لێرەیە چییە؟ هەڵبژاردن بە بڕای من لە شوێنێک و کوردستانە لە غەیری گاڵتە جاڕیەک و لە غەیری یعنی گاڵتەکردن و شمەریکردن بەڕاستی بە هەستی خەڵک شتێکی تر نییە لەم شوێنانەیە دووبارە لە ئەگەر سەیری سۆشیال میدیا بکەیت دەنگی ئەوە بەرز بۆ تۆم ڕۆژانەکە هەڵبژاردن بایکۆت بکەین و بایکۆتی هەڵبژاردن و دووبارە کەس نەچێ بۆ ئەم هەڵبژاردنەوە لە هەڵبژاردن بەشدانی مەکەن و بە جۆرێ لە جۆرەکان خەریکامەوەکو هەڵوێستێکی شۆڕژگەڕانە و هەڵوێستێکی ئازادی خوازانە لە قەڵەمەتێ بە بڕای من ئەمە نادروستە ئەمەی کە لە کوردستانە هەیە ئەمەی لە عێراقا ئەکرێ لە دوو هەڵوێست زیات لە بەرامبەر زیاتر مەشروعێتی نیە هەڵوێستی یەکەمیانەوەیە ئەگەر هێزت هەیە ئەگەر ئەتوانی هەرمەیە لە هەڵبژاردنەکان جان بدرێ ئەم گاڵتە جاڕی ئەم قەشمەریکردنە بە هەستی خەڵک بە ژیانی خەڵک بە ئایندەی خەڵک بە چارەنووسی خەڵک بە سەروت و سامانی خەڵک بە هەموو شتێکی چەند ملیۆن ئینسان لەم سەرزەمینەیە نابێت ڕێگای پێ بدرێت ئەگەر توانای هێزێکی دیاریکراوی ئۆپۆزیسیۆن یاخود خەڵکانێکشی ناڕازی
لە سلێمانی و لە هەولێر و لە شارەکانی تری کوردستانە ئیمکانێتی ئەویان هەیە ڕۆژی هەڵبژاردن لە بەردەمی بنکەی هەڵبژاردنەکانە خۆپیشاندان بکەن خۆپیشاندان بکەن دەستیان گەیشت و توانیان شنە ژوورەوە سنووقەکان دەربێنن و بیشتێنن و ڕێگەمەدەن ئەم هەڵبژاردنە با بە شێوەیەکی ئاسایی و نۆرماڵ و وەکو هەموو ساڵێکی تروانە نەچێتە پێشەوە ئەم گاڵتەجارێت لە شوێنێک ئابێ خەڵک بەری پێ بگرێت و لە بەرامبەریان ڕابوەستێ وە قسەکردن لەسەر بەشداری بکەین و ئێمەش بڕۆین وەکو چەپ نوێنەرێکمان هەبێت و کورسێک لە پەرلەمانە بینین و ئەمانەی کە بانگەشەی لەم بابەتاناکەن و ئەوانە هیچ نەرکیز پەیوەندیشان بە چینی کارگەر و زەحمەتکێشی کوردستانەوە نییە ڕێک لە سەنگەری سەرمایەدارانی کوردستان لە سەنگەری پاڵانکارانی کوردستان لە سەنگەری خوێنمژانی کوردستانە ڕاوەستان و خەریکن ئەوانیش بە خەڵک پێکەنن ئەمانە بپێچنەوە ئەم بابەتی قسەکردن لەسەرەوەی بشین لە هەڵبژاردنە بەشداری بکەین و بەرەی چەپ توانێت دەنگێکی هەبێت و ئێمەش توانین جێگە شوێنێکمان هەبێت لەناو ئەم پرۆسەیە و باسی خواستەکانی چینی کرێکارکەین و گوایە یاسای کرێکاری یاسای کاربەری نەپێشەوە و گوایە نێڵین ئەم زیە لە ئیناپێ دانیشەکە ئەم پەرلەمانە شوێنی مامڤاندامە ئەم پەرلەمانە جێگای چێپەرێشان و جێگای کێوچەیەکە بەڕاستی لەگەر ڕێزما بۆ وجودیان وەکو بەشەر و ئەمانە بەڵام خەڵکانێکی خەڵتەی کۆمەلگان کە لە پەراوێزی کۆمەلگان و هیچ کاریگەری ویست تەسیریا کاریگەریشانە بێ وەکو کاریگەری لۆمپینە کاریگەریانی ئەمە شوێنی ئەوەیە پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق جێگەی سیاسەتکردن نییە جێگایەوە نییە تۆ دابریشی بڵێم دیفاعیت لە خەڵکتیاکە باسی ئەوە نییە کۆمەڵێک ئەچن بۆ ئەوێ خاوەنی سەرۆت و سامانێکی زۆرن وهینن من سەکردەیەکی سەرۆکی پەرلەمانەکەم بینی جارە لە شوێنێک ئاوتی بەمەبنیان و تۆ بەم جلانەتەوە بۆ سەرتەنور باشی بۆ نووسینا سەرتەنور زۆر شوێنێکی پیرۆزە سەرتەنور جێگایەکە زەحمەت چێشترین ژنەکانی کۆمەلگای ئێمە زەحمەتی تیا چێشنانی تیا دروستەکەن پەرلەمان تەویلەیە با بە پەرلەمان جێگای هیچ و پوشترین بە شەرەکانی ناوم کۆمەلگایی ئێمەیە نە جێگای بڕیاردانە نە جێگای بڕیار وەرگرتنە نە جێگای ئەوەیە ئەو ڕۆژگارێک کە سەیتەرەکەی دێگەڵیان لە سەرۆکی پەرلەمانەکە داخست و نردیانەوە بۆ ماڵەوە وتیان بۆ نیێبێی تۆوانە ویزە نێبێ بۆ هەولێر داوای ویزیان لێکردووە و ڕۆژانە معلوم بۆ پەرلەمانە چییە تازە پاش ئەو هەموو ماوەیە دابنیشین بە پیتی ئەم و ئەو هەڵبخەڵەت هێن و لەم پەرلەمانەیە بەشداری بکەین یاخود بچین بایکۆت بکەین یا بایکۆتکردنەکەشی ئەم هەڵبژاردننی پەرلەمانیە لە کوردستانە ئەمە نە پوچە ئەمە نە بێناوەڕۆکە ئەمە نە گاڵتەجارڕە بایکۆتکردنیشی عیبە بایکۆتکردنیشی ناشرینە بایکۆتکردنیشی سوکایەتیە بۆ خەڵکانی کە باسی ئەکەن ئەمە سیاسەتی بایکۆتکردن بۆت ئەکرێ دای بخەی دەواازەی بنکەکانی هەڵبژاردن لە بەردەمیا خۆپیشاندان کە قەیدا ناتوانین بچیتە ژوورەوە ناتوانین ڕۆی سنووقەکان بشێنی لانی کەم ئەو ڕۆژەکە هەڵبژاردنە هێزێکی سیاسی ئەگەر بیەوێ کاریگەریە بێت لەناوم کۆمەلگایە چێ لەوێ خەڵک کۆکاتەوە و خۆپیشاندانەکە لە دژی هەڵبژاردن خۆپیشاندانەکە لە دژی ئەم دەسەڵاتە خۆپیشاندانەکە و بە ڕوون و ڕاشکاوی ئێڵێت نە هەڵبژاردنتان نە غەیری هەڵبژاردنتان نە حکومەتتان نە پەرلەمانتان نە دەسەڵاتان هیچ شتێکی مەشروعەتی تیانە هەموویە بێ ئاڵوگۆڕی بەسەرابێ ئەمە مووقفی دروستە ئەگەر ئەمە ناکرێ ئەگەر هێزێکی سیاسی لە کوردستان توانای ئەمەی نییە با باسی هیچ شتێکی تر نەکە ئەساسەن باسی بایکۆتکردنی هەڵبژاردنیش خۆی بۆ جۆرێک لە جۆرەکان بەشداریەکە لە هەڵبژاردن بایکۆتکردن بۆ شتێکی دیاریکرا و معەن ئەکرێت هەڵبژاردنێک لە ئارایە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکەی مەشروعە یاساکانی مەشروعە ئەو پێکهاتی کە لی دروستە بێ کاریگەری هەیە و ئەو پەرلەمانی کە لە ئەنجامی ئەو هەڵبژاردنە دێت پێشەوە توانێت یاسا جێبەجێکە ئەتوانێت لێپرسینەوە بکە ئەتوانێت یاسا ڕابگرێ ئەتوانێت یاسا دەربکە ئەتوانێت کاریگەری سەر ژیانی خەڵک دابنێ ئەم هەڵبژاردنە بەڵام عیبێکی تیا دوو عیبیتیا لەسەر ئەساسی ئەم عیب و دوو عیبە تۆ بایکۆتێکی ئەڵێ لەبەرەوەی ئەم عیب و دوو عیبێتیایە ئەم پەرلەمانەوە ئەم هەڵبژاردنە ناتوانێت ڕنگدانەوەی واقعی تێڕوانین و تێگەیشتنی خەڵک بێ و تێڕوانین و تێگەیشتنی دروستی خەڵک عکس بکاتەوە لە کاتی وایە لە هەڵبژاردنی لەم بابەتانەیە
ئیمکانی ئەوە هەیە تۆ بایکۆتکردن وەسیلەیەک بێ بۆی کەوا زەخت دابنی گوشار دابنی کە مەسەرەن هێزێکە کە مەشروعەتی هەڵبژاردنەکەی پێ مهمە گەر لە 120 خەڵک بەشداری بکە هەستەکە کە زەرەری کردووە یعنی دەسەڵاتێکە بە هەر معنایەک بێ ئیعتیبارێک بۆ ئەوە دائەنێ کە ئەگەر من لە 120 خەڵک نەهات بۆ هەڵبژاردن زیاتر نەهات بۆ هەڵبژارد معنام دەسەڵاتی من ناتوانێت بەیانی دام و دەستگاکانی دەوڵەت بەڕێوە بەرێ مەشروعەتی نییە ئیمکانیەوە هەیە ڕوبەڕووی ئینتیفازەیەک ببنەوە ئیمکانی ئەوە هەیە لە پەلامارێکی جەماوەری ئەترسێ لەبەرەوە حسابی بۆکە وەختێک خەڵک بەم ئەندازەیە بەشداری ناکاوێ ئاڵوگۆڕێ لە شتەکانە بکە بایکۆتکردن لێرا بێ بە وەسیلەیەکی سیاسی بۆ گۆڕینی هەندێک شت لە پرۆسی هەڵبژاردن کە ڕێگە بکاتەوە کە تۆ بتانی لە داهاتووە یاخود ئەم هەڵبژاردنە بەم بایکۆتەوە بشکست بێنێ بە دوایە هەڵبژاردێکی تر بگرێ ئەو مەرجانەی تۆ جێبەجێ بکرێتوانە بچی بەشداری تیا بکەیت و ڕۆڵی خۆتیتیان ببینی ئەمە مەشروع و معقولە بەڵام تۆ هەڵبژاردن بۆ دام و دەستگایەکی ئیفلیجی بێتوانایی مەشروعیەتی بێ ئەرزشی وەکو پەرلەمانی کوردستان و ئەمانە چییە تا بایکۆتی بکەیت یعنی بایکۆتکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ بێ هەڵوێستێکی سیاسی شۆڕژ جێڕانە بێ خەڵک شانازی پێوە بکە بە بڕای من ئەما بێ لە شوێنێکا لە جێگەیەکە نقطەیەک لەسەر ئەمە دابنین خاڵێک دابنین و پەرەگرافێکی تر دەست پێ بکەینەوە بەسەیتر باسی بایکۆتکردنی هەڵبژاردن بەدوای بایکۆتکردنی هەڵبژاردن و ئەمانە و بانگەشتەکردن بۆی مەچن بۆ هەڵبژاردن ئیتر نە سیاسەتێکی دروستە وەنە هیچ شتێک ئاڵ و گۆڕ پێداوەنە هیچ شتێک لە کۆمەلگایە ئەگۆڕێ بارحاڵ من هەندێک هاوڕێ باسییان کردبوو بێنە سەرخەت و بەشدار بن لەگەڵمانە بەڵام نابینم کە هاتم لە ناو ستۆدیۆوە ئەو هاوڕیانەی کە پێیان خۆش بوو بەشدار بنەگەرەیانەوێت ئێستا ئەتوانن لینکەکەم بۆ نردوو نتوانن بە لینکەکە بێن بەشداری بکەن بەرحاڵ من کەمێک ڕێیەکان و بۆچوونەکانی خۆم بە ڕۆن و ڕاشکاوی و کەمێک بڵین تۆندوت بەڵام دیارە جێگەی گفتوگۆ مناقەشە کراوەیەوە ئەگە کەسێک پێی وایە بیر و بۆچوونەکانی من سەوار بە هەڵبژاردن ناڕاستن بابێ لێرە ڕەخنەکانی خۆی بگرێ حتمما من ڕەخنە و تێڕوانین و تێگەیشتنی هاوڕیان بە نەزەری ئەتیبار وەرەگرم تا ئێستا ئەمە قەناعەتی منە شاید ڕێیەکی تر هەبێ لەمەی من دروستتر و باشتر بێ کەسانێکە پێیان وایە ئەم ڕەیە کەم و کوڕی هەیە یاخود دەتوانێت دروستتر بێت و ئەوانە من خۆشحاڵم بە بیستنی ڕاو بۆ چوونیان لە ئێستاە بێ لەم بەرنامەیە بێ کە من تقریبەن بە کۆتایی قسە و باسەکانی خۆم گەیشتم ئەگەر لێرە ئەیانوێ لەگەڵمان بەشدار من سەر چاوان ئەگەر دواتر یانوێ سەرنجەکانی خۆیان سەبارەت بەم قسانە بڵێن هەروە بە سەرچاوەکرێ ئەم قسە و باسانە و مناقەشاتەنە لە داهاتووشە ئێمە زۆرتری لەسەر بڵین و ڕوونتر ئەگەر خاڵی یاخود لایانی وای هەبێت کە پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر بێ ئەتوانین ڕوونکردنەوەی زیاتری لەبارەوە بدەین بەمە کۆتایی بێنم من بۆ خۆم لە کوردستان نیم ئەوەی کە لێرە ئێڵێم بادی سەرنجی خۆمە بەڵام ئەمە تێگەیشتنی منەوە ئەو هێز و لایەنانی و حزابانی ئەیانەی وەکو خاوەنی هەڵوێستێکی ڕاشکاوە ڕوون وە شۆڕژێرانە لە کۆمەلگایە بناسیێن هەوڵی بۆ بدەن لە ئێستاوە بانگەشە بۆ خۆپیشاندان و ناڕەزایی لە بەردەم بنکەکانی هەڵبژاردنە و ڕیسواکردنی ئەم هەڵبژاردنە بانگەشە بۆ ئەوە بکەن بانگەشە بۆ بایکۆتکردنی مەکەن ناتوانن و تەوازنی هێز تەرازوی هێز ڕێگە بەوە نادەکە کارێکی لەم بابەتە بکرێت کە من وازانم بەو ناڕۆزانی کە لە چەند مانگ ڕابردووا بینیومانە ئەگەری ئەوە هەیە یاخود ممکنە خوێندنەوەی من ناڕاست بێت لەبەرەوەی لە دوور دەرەوەی کوردستانم لەوێ نیم شتەکان لە ڕێگەی میدیاوە زۆرتر متابعاکەم کە هەمیشە و دایم تێڕوانێکی دەقیق و دروستت پێ نادە لەسەرەوەی کە هەیە
بەڵام بۆچوونی من وایە کە ئەگەری ئەوە هەیە و ئیمکانی ئەوە هەیە کە بکرێت لە بری باسی بایکۆتکردن و کەمپینی بایکۆتکردن لەسەر سوۆسیال میدیا ئەوانە قسەی دروست لەسەر ناڕەزایی دەربڕین سەبارەت بەم گاڵتە جاڕیەی هەڵبژاردن بکرێ بانگەشەی ئەمە بکرێەوە هێزی بووە بۆ بکرێتەوە چۆن ئەحزابەکان و دام و دەستگاکان ئێستا خەریکن خۆیان بۆ ئەم هەڵبژاردنە ئامادەکەن هێزەکانی بەڕاستی نەیار بەم دەسەڵاتە هێزەکانی بەڕاستی خوازیادی ئاڵوگۆڕی دروست و معنادار لە کۆمەڵگەی کوردستانە وەختی ئەوانە کە بانگەشەی کەمپینی ڕیسواکردن و بەرگرتن بەم گاڵتە جاڕیە دەست پێ بکەن. قسە و باسێکە کرێ سەبارەت بەوەی پارتی بەشداریەکە پارتی بەشداری ناکە ئەگەر پارتی بەشداری کات چۆنە بێ بەشداری نەکات چۆنە بێ بە بڕای منەمەش هەر بەشێکە لەو سیناریۆی کە بۆ خڵافاندنی خەڵکە پارتی بەشداری بکانەکە وەکو جارێک پێمان بە مەلابەختیاری کۆنە چەپ و ئەوانە باسی کردوتی یەکێتی ئەگەر کورسی چیە بێت یەکێتیە لە ڕاستیە ئەوە حقیقەتی پەرلەمانی کوردستانە باسەکە لەسەرەوە نییە چێ لە پەرلەمانە کورسی هێوچێنیەتی ئەوە واقعێتێکە کە پارتی دەسەڵاتداری کوردستانە بژاردن بکرێ نەکرێ ئەو دەسەڵاتداری کوردستانە وەختێک هەڵبژاردن ئەکرێ کە ئەو دەسەڵاتە بتوانێت خۆی دووبارە ساز باتەوە دووبارە بەرهەم بێنێتەوە. هاوڕێ عەبدوڵڵا ساڵح سەرنجێکی ناردووە ئەڵێ دەست خۆش بێ دەکرێت جگە لە بەرکردن بەم گاڵتە جاڕیە بایکۆتیش ئەگەرێک بێ هەر لەم ڕاستایدا بە بڕای من بایکۆت ناتوانێت سیاسەتێکی دروست بێ هاوڕێ عەبدوڵڵا من پێم وایە بایکۆتکردن لە جێگایەکە دروستە کە تۆ مەرجێکی دیاریکراوت هەبێ بایکۆتی ئەم هەڵبژارد ناکەم بەم مەرجانە یەک دوو سێ چوارە مەرجانم بۆ جێبەجێ بکە من ڕێمە ناو هەڵبژاردنەوە مەسەلەن بایکۆتکردنی پرۆسەیەکی دیاریکراوە لەبەر عیبوعاری ئەو پرۆسەیە خۆی نەک پرۆسەیەکی دیاریکرا و کە نەتائیجەکانی لە ئێستاوە معلومە پڕە لە عیبوعار یعنی ئەم پرۆسەیە ئەگەر بە نەزیکترین شێوەش بڕواتە پێشەوە ئەوەی کە لی دروستە بێ و لی تێک دێت و ئەوانە جەستەیەکی ئفلیج و ئەکسسوارێکی زۆر بێت بێ ئەهەمیەتی دەسەڵاتی میلیشاییە لە کوردستان پەرلەمان چییە پەرلەمان لە کوردستانە کەی نەشوێنی بڕیاردانە نەشوێنی یەکلاکردنەوەی هیچ مەسلەیەکی جددی ئەم کۆمەلگای ئێمەیە لەبەرەوە باسی بایکۆتکردنی پرۆسەیەکی دیاریکرا و وەختێک دەتوانێت مەعنا پێیا بکە کە ئەم پرۆسە دیاریکراوە عیبوعارێکی معەنی تایە ئەو دوو شتە سێ چوار شتم بۆ چاکەوەوانە منیش دێم بەشداریەکەم ئەوەی کە بایکۆتەکە ئەمەیە پەیامەکەی بەڵام بایکۆتکردنی ئەم پرۆژەیە لە خۆیان بە بڕای من ناتوانێت جوابێکی دروست بێ ئەوەی کە ئەتوانێت جواب باتەوە وەڵام بداتەوە هێز هەڵقڕاندنەوە هێز کۆکردنەوەیە ئەگەر ئیمکانی هەیە ئەڵێم ئەگەر تەوازن قواکە ڕێگە ئەدا ئەوەی کە بن خوێنمەوە لە دەرەوەی کوردستانەوەیان تەوازنی قیوا ڕێگە ئەدان کارە بکە یان ئەگەر هێزێک بیەوێ هەر تۆزێک مەسەلەن ململانەیە بکاتەوە ئەوانە و لەم دۆخە سیاسیە خۆی بنوێنێت و خۆی دەرخاتەوەوانە بە پەیامێکی لەم بابەتەوە توانێت نفوزێکیش لە کۆمەلگایە پەیاکە بە بڕای من هەوڵێکی لەم بابەتە بە کارێکی لەم بابەتە توانێت فعلەن بچێتە کێش و چێشمەکیشێکی جددیەوە و خەڵکێکی زۆری تووڕە لەم دەسەڵاتە و لە ناوم کۆمەلگایە مەوجودن کە توانن ئەو هێزە بە هێزی پێشڕووی خۆیان بناسن ئەگەر ئەمە تەوازنە بە بڕای من ئەکرێەوە مەجای هەیە بەڵام ئەگەر خوێندنەوەکەی من نادروستە لەبەرەوەی من بوونمونە 5 ساڵە کوردستانم نبینیەوە نازانم بە واقعی چۆن و چی ناکرێەوەوانە ئەو حق و ئەو جێگا ڕێگایە بە خۆم نادەم کە بڵێم لێرەوە تاکتیک دیاری بکەم ئەگەرەوە ناکرێتەوەوانە بار حاڵ سیاست مانای تری هەیە لە کۆمەلگایە ئەنجامی بدێ سیاست هەر ئەو ڕۆژە ئەنجام نادێک هەڵبژارد نەکرێت سیاست هەر ئەوە نییە کە ئەم ئەحزابانە لە بینیە کاو لەگەڵ یەکایکەن سیاست لە شوێنە بچووکەکانە ئەتوانێت معناپە ئەگەر لەسەر ئاستی ماکرۆ ئەمڕۆ تۆ ناتوانانی وەکو هێزێکی گەورە لە کوردستانە معادلاتەکان ئاڵ و گۆڕ پێ بدەیتەوەوانە هەوڵدە لە بە میکرۆ لە شوێنە بچووکەکانە لەو جێگانەی کە ئیمکانی هەیە ئاڵ و گۆڕێکی
دیاریکراوە ئەنجامدەی سیاست لەوێ مانابکەرەوە و لێرەوە خۆت ئامادە بکەوەی کەوا بتوانانی لە ئایندە ڕۆڵێکی گەورەتر و سەراسەری ترت هەبێ ئەمە معادلەکە بەبەسیتی ئاوایە دانی لە مەدانی سیاسەتە وەکو هێزێک لەسەر مەسایلی ماکرۆوە توانی کاریگەربی کاریگەری دابنێن ناتوانانی کاریگەری دابنی بڕۆ هێز کۆکەرەوە بۆی بتوانانی کاریگەری دابنی معادلەکە زۆر سادە و ئاسانە لەبەرەوە ئەگەر ناکری لەسەر ئەم هەڵبژاردنە بەم معنایەکە لەسەر ئەم گاڵتە جاڕیە لەسەر ئەم بڵین یاریە کە ئەنجامەدرێ ئەم یاریە زۆر قێزە و نەکە ئەنجامەدرێ بۆ مەشروعیت پێدانەوە بە هەموو نامەشروعەکانی کوردستان ئەمە ئەکرێ پەک بخرێ پەچی بخەین ئەگەر ناکرێ پەچی بخەینەوەوانە وازی لێبێنین باسی نەکەین بایکۆت نابێ بە شعارێک و نابێ بە هەڵوێستێکی سیاسی دروست و ئەگەر خەڵک هەمووشی بایکۆتی ئەم پرۆسێ بکاتەوەوانە ئەم دەسەڵاتە لەوە نییە خو بۆ مەسەرن تاقیکردنەوە تاقی کراوەتەوە چەند جار ئەم بایکۆتە ینی بایکۆت گەیشتە ئەوەی کە نسبەتی بەشداریکردن لە بەشداریکردنی واقعی لە هەڵبژاردنە لە ژێر لە 120 بوو بەڵام هیچ ئاڵوگۆڕێک بەدی نهات وە کەسیش بە خەیاڵیان نهات کە ئەم شتە چۆن چۆنیە و چه ئەنجامێکی بێ لەبەرەوە بە بڕای من ئەمە ڕێگایشی نادروستە گەل لە ڕابردووە خەڵکانێک بەهۆی ئەوەی کە پیان وا بوو مشینە ئەمە کاریگەری هەبێ باسییان لە بایکۆتە کردووانە ئێستەی ترە مبەرڕشیانی بە ڕای من دروشمی بایکۆتکردن هی ئەم هەڵبژاردنە ناتوانێت هیچ کاریگەریەشی هەبێ و ناتوانێت سیاسەتیشی دروست بێ بەرحاڵ سوپاس بۆ هاوڕێ عەبدوڵڵا ساڵح هاوڕێنێکی تر کە بەنیاز بوون بەشداری بکەن من نازانم کۆمنتی کەس نابینم بێتە ناو ستۆدیۆوە ئومێدەوارم کە ئەگەر خەڵکان هاوڕیانێک ئەگەر لێرە نتوانن ئەیانەوێت بەرحاڵ هەر بووبارە هاوڕێ عەبدوڵڵا ساڵح نخۆم وەک شخصێک کولی سیستەمەکە بە پۆزیسیۆنە لای من مەرفوزە نەک تەنیا پەرلەمان زۆر دروستە هاوڕێ عەبدوڵڵا بەرحاڵ ئەوەیە مەسەلەکە بەرحاڵ من ئەم کۆمنتانێک کە ئەیبینم کە دێنە پێشەوە بەستەنها کۆمنتی هاوڕێ عەبدوڵڵایە کە ئەیبینم جاری وا هەیە سۆشیال میدیا کێشەمان بۆ دروستەکە نازانم بۆچی کۆمنتەکان ناگاتە ناو ستۆدیۆ بە ئومێدی ئەوەم کە کۆمنتی کەسم وانەبوو بێ کۆمنت نووسرا بێت و نەبخوێن بێتەوە بەرحاڵ لێرە ئەم باسە کۆتایی پێدێنم مەگەر هاوڕێیانێک پێیان وابوو قسەیان هەیە لەم بابەتەوە کرێ لەم بابەتەوە باسی زۆرتر بکەین بە چاوان بەرنامەی تر سەبارەت بەم بەرنامێژە توانین دابنین بەم بابەتە توانین دابنین و قسە و باسی زۆرتری بکەین بەرحاڵ لەوە زیاتر سەری ئێوەی ئازیز ناشێنم دووبارە خوازیارم هاوڕێیان لە لای خۆیانەوە ئەم بەرنامە و بەرنمەکانی تری کەناڵی هێوە لە ڕێگەی سۆشیال میدیا خوانەوە شیر بکەن ئەگەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب کرد تا بەرنمەیەکی تر و باسێکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە هەمووی ئێوەی ئازیز بە شادی و کامەران دەستپێن لا شوێنێکن ڕۆژتان یا شەوتان خۆش